پیشەسازی لە سادەترین ناساندنیدا بریتیە لە گۆڕینی کەرەستەیەکی خاو بۆ کاڵایەکی پیشەسازی کە مرۆڤ لە ژیانی ڕۆژانەیدا سوودی لێ دەبینێت. کەرەستەی خاو بە ڕەگەزی سەرەکی پیشەسازیدا دەنرێت. هەرێمی کوردستانیش کانگای بەرد و کانزاکانە، بە تەنها پارێزگایەکی وەکو سلەیمانی ڕێژەی 130 پیشەسازی هەموو عێراق پێک دێنێت. باس لە یەکێک لە پایەکانی پیشەسازی دەکەین، ئەویش زێڕی سپیە. بەردەکانی کوردستان زێڕێکی سپین دەتوانرێت بخرێتە خزمەتی پرۆسەی پیشەسازیەوە، چەندین کاڵا و جۆری بەرهەمی جیاجیای لێ بەرهەمهێنرێت. لە بژانەوەی ئەم جارەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکەین، دەپرسین تا چەند توانراوە سوود لەم سامانە سروشتیا وەربگیرێت. بەرد یاخود زێڕی سپی یەکێک لە سامانە سروشتیە گرنگەکان بە چەندین شێواز لە بواری پیشەسازیدا سوودی لێوەردەگیرێت. کەم نین ئەو وڵاتانەی پێش بە پیشەسازی ئەم کەرەستە خاوانە دەبەستن بەرهەمەکانی بیناسازی لێ دروست دەکەن. هەرێمی کوردستانیش کانگای بەرد و کانزاکانە دەوڵەمەندە بەو سامانە. هەڵکەوتەی سنووری جوگرافیاکەی وای کردووە هەموو جۆری بەردەکان لە هەرێمی کوردستاندا بوونی هەبێت. بەگشتی بەردەکان سێ جۆرن: بەردی ئاگری، بەردی گۆڕاو، بەردی نیشتوو. هەر سێ جۆری بەردەکە لە هەرێمی کوردستان بە پێی ناوچە جیاوازەکان بوونی هەیە. ئێرە حەوزی بازیانە، پێکهاتەی بەردی سنجارە، بەردی لایمستۆن CaCO3. لە ڕێگای تیمی ئەندازیاریەوە بە شێوازی تەقاندنەوە بەشێک لە بەردەکانی کوردستان دەردەهێنرێت، بە تایبەتی بۆ بەرهەمهێنانی چیمەنتۆ. هەندێک لە ناوچەکان بەهۆی نزیکی بەردەکان لە زەوی یاخود بینینی بە شێوەی ئاشکرا پێویستی بەو پرۆسەیە نییە. بەردەکانی کوردستان ئێستامە لە ناوچەی بازیانێ زیاتر بۆچی بەکاردێت؟ پرسیارێکی جوانە. ئەگەر تەماشای بازیان بکەین لە ناو بازیانە بیست دەبێت ئەم شوێنی ئێمە وەستاینەگە بە چادۆ خۆمانە تەماشا بکەین. چوار پێکهاتی جیۆلۆجی لەم ناوچەیە زۆر بە جوانی دەرەکەون. پێکهاتەکانی لەسەرەوە بۆ خۆرەوە لەمانە پێکهاتون. پێکهاتی لە وەرفارس، دوای ئەوە پێکهاتەی پیلاسپی، دوای پیلاسپی پێکهاتێک دێ پێوتێت جەرکەس، دوای جەرکەس دێتە سنجار، دوای سنجار دێتە کۆڵۆش. ئەم پێکهاتانە جگە لە کۆڵۆش پێکهاتەکانی تر هەر هەمویان هەر یەکە بە تایبەتمەندیەک زۆر دەوری گرنگە بینن بۆ دروستکردنی چەمەنتۆ. بەردی کوردستان لە چ جۆرەکە لە دنیای، لە باشەکانە، لە مامناوەندەکانە، لە خراپەکانە؟ بەردی کوردستان وەکو هەموو بەردەکانی تری جیهان لە هەموو جیهانە سێ جۆر بەردەیە. ئیتر ناتوانانی بەردی چوارمیشەیە، بەڵام لە هەر یەکێک لەم جۆرانە لقی لێ بە تۆ کۆمەڵی بەردی ترێ. کاتی هەڵم بەردە ئەگرینەکان لە کوردستانە هەیە، کاتی هەڵم بەردە گۆڕاوەکان لە کوردستانە هەیە، کاتی هەڵم بەردە نیشانەکان لە کوردستانە هەیە. و هەر یەکێک لەم سێ بەردە ئەنواع بەردی هەیە، بەڵام هەموو ئەنواع بەردەکانی کوردستانی ئەتوانم بڕم زۆر بەسوودن ئەگەر بێت و تەقەنیات، ئەگەر بێت و پرۆسەیە، یعنی تەکنۆلۆژیا بەکاربهێنە بۆی سوودی لێ ببین. بەڵام ئەگەر بێت و کۆمەڵی ئینسانی اختصاصی لەم بوارەیشکەن بەڵێ 1001 سوودی تایبەتی بۆ شوێنی تایبەتی لە ڕووی پیشەسازی و پیاکن کە ئەو گەڵانی کە بەکاربێت. ئێستا ئەم سامانە زۆرە لە هەرێمی کوردستان لە ڕووی کوالێتی و جۆری بەردەکان یەکێکە لە جۆرە باشەکان. بە چەندین شێوازی جیا دەتوانرێت بخرێتە خزمەتی پرۆسەی پیشەسازیەوە. پسپۆڕانی بواری جیۆلۆجی بەم شێوەیە باز لە گرنگی ئەو سامانە دەکەن. بەردەکانمان گرنگن، دەتوانن زیاتر سوودی لێبینین لە ڕووی پیشەسازیەوە. بۆچی بەستەنها سوودمان لە چیمەنتۆ بینی و ئایا بەردەکانمان ناتوان لە پرۆسەکانی ترا بەکاربێن؟ بەڵێ، بەردەکانی ئەم ناوچەیە زۆر گرنگن، بەڵام بەداخەوە تا ئێستا تەنها بیر لە پیشەسازی چیمەنتۆ، خشت و چەول لەم کراوە. ئەگەر نمونەیە بینینەوانێ مەسەن ئەو بەردانی کە ئێستا لە بەردی بەکارهێنن وەکو بەردی چیمەنتۆ بۆ دروستکردنی چیمەنتۆ، هەمان ئەو بەردانەیە کە ئەتوانین ئێستا وەکو لەم شوێنەی کە ئێمە لە مەسرحی ڕۆمانیا لێی وەستاوین، ئەتوانین کە بە زاراوەی پیشەسازیەکەی پێڵین دایمێنشن ستۆن، واتە ئەو بەردانی کە بۆ دیکۆرات بەکاری هێنن.
کە کواڵەتێکی زۆر باشی هەیە زۆر ڕەنگەکەی لەمە جوانتر دەرەکەوێتەوە گەر ئێمە بێنەوە وەگەر بێتەوە یادمان ئێمە سلێمانی جاران هەموو خانوەکانی سلێمانی کە دروست دەکران هەمووی لە بەردی ئەم منطقەیە بوو هیچ بەردێک نە لە ئێرانەوە هاونە لە تورکیا هاونە لە وڵاتانی ترەوانەیە هاتن هەر هەمووی بەکارهێنرا بەردی خۆماڵی بوو بەردی ناوچەکە بوو. ئێمەش لە کوردستانە لەبەرۆی لە پیشەسازی با بڵێن ئامێرەکانە پێشکەوتونین دەرهێنانی بەرد و ئامادەکردنی بەرد بۆ ئەو پیشەسازیانە پێویستی بە جۆرەها ئامێر هەیە ئێمە لەبەرەوەی ئامێرەکانمان خۆمان نییە کڕینی ئەو ئامێرانە و هێنانی کارگەکان و دروست ئەوانە کارێکی تۆزێ یعنی گرانبەها لەسەر حکومەت کەوتووە ڕەنگە ئەمانە هۆکار بوو بن تا ئێستا نەتوانرا بێت بتوانین هەموو کانزاکان دەربێنین و بەکاری بێنین وامان لاتوێت کانزاکان زیاتر بە شێوەی هاوردەکردن بێنینە کوردستانە بەڵام ڕەنگە ئێستا کاتی ئەوە هاتبێ ئیتر حکومەتی هەرێمی کوردستان بەشێک لەو بودجەی هەیەی بەکاری بێنرێنەوە سەرەتایەک دەست پێ بکە بۆ ئەوەی ئەم کوردستانە سوود لەو بەروبوومە بەردین و کانزا و هەموو جۆرشتەکان ببیندرێتەوە بەکار بهێنرێت لە پیشەسازیە. ئەگەر باسیەوە بۆ بکەیت سیرامیک هەیە لە هەرێمی کوردستاندا بۆ ئەم ڕەپارە زۆرە ساڵانە بۆ کڕینی سیرامیک کۆم بابەتە و مەڕمەڕ و حەلان دەچێت. سیرامیک مەتیریاڵەکەی هەمووی لە کوردستانە هەیە بەڵام پێویستمان بە کارگا هەیە کە ئەو سیرامیکەی تێ بکرێت و تێکەڵە بکرێت و داڕشتەی سیرامیکی جیاواز و ڕەنگی جیاوازی تیا بەکار بهێنرێت وەگە بینی نەخشی جیاواز یعنی ناحەیەکی فەنی تیا هەیە و ناحەیەکی ئەگە تۆ لە ناحەی مەتیریاڵەکە کۆڵیتەوە لە ناحەی مەتیریاڵەکە یاخود ئەو موادەی کە بەکارهێنرێت بۆ سیرامیک بەڵێ هەموو ئەو موادانی کە پێویستن بۆ سیرامیک لە کوردستاندا هەیە و ئەتوانین هەموو ئەو سیرامیکانی کە لە ئێران و لە تورکیاوە دێنرێت و زۆر لەو جۆرانش باشتری پێ ئامادە بکەیت. لە ماوەی 10 ساڵی ڕابردوو کارتی پیشەسازی لە هەرێمی کوردستان گەشەکردنی بەرچاوی بەخۆیەوە بینی بە دیاریکراویش کارگا بیناسازیەکان بەشێک لەو کارگانە توانای پڕکردنەوەی پێداویستی ناوخۆ و هەناردەکردنی پارێزگاکانی عراقیشیان هەیە بەڵام لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بەهۆی قەیرانی داراییەوە کارتی پیشەسازی لە هەرێمی کوردستان سستیەکی بەخۆیەوە بینی ئەم پرسە و چەندین پرسی دیکە دەبەمە وەزارەتی بازرگانی و پیشەسازی دەپرسم داخۆ چ پلانێکی نوێیان هەیە بۆ برەودان بەو سامانە گرنگە. کاتی پیشەسازی چەند هەنگاوێکی زۆر پێشکەوتوی بڕیوە و دلیل بۆ ئەوە لە کوردستانە تەوان دلیل بۆەوە بۆ زانیاری بەڕێستان لە ساحفتا ئەم کاڵانی کە لە کوردستانە بەرهەمێنێتێتە ناوڕاست و خواروی عێراقەوە لە شیشی لە گەچی لە بخشتێ لە چیمەتۆر حتا لە موادی غزایەکانە حتا ئەو کارگە چیپسانی کە لە کوردستانە هەیە لە هەموو عێراقانیە لە هەموو مەتقی شەرقی وسەطانیە یعنی بە شێوەیەک لە شێوەکان لە هەندێک لە جۆرەکانی پیشەسازی لە کوردستانە توانیوێتی تەختیەی کوردستانیش و عێراقیش بکە بەڵام ئەم پێشکەوتنەش لە طموحی بڵێن وەزارەتمانە نییە یعنی ئێمە تەوقعەکەین کە لەم کابینەکە شعاری وە هەڵگرتووە کە بڵێن ژێرخانی ئابووری کوردستان کە پیشەسازیەکی کە لەوانە ببوژێنێتوانێ بە ئەمەلی وێن هیوادارین کە ئەو هەنگاوانی کە دەنرێ لە خزمەتی ڕۆشی پیشەسازیە بێ لە کوردستان ڕۆزی سناعی بدرێ بە صاحب کارگەکان کە بتوانن زیاتر تەوسیعی بن نوێکردنەوەی کارگەکانی بکرد و پرۆژەی تازەدا بمەزرن لە کوردستانە بەڵام ئێمە پێویستمان معاملی کاشی هەیە پێویستمان معاملی مەرمەڕ هەیە پێویستمان معاملی گەچی زیاتر هەیە یعنی زۆر شتمان هەیە معمەلی سلیکا هەیە معمەلی زوجاجات هەیە کە ئەمانش هەموو موادەوەلەکانیان لە کوردستانە متوفرە و شەرت نییە لە 100 تۆ ئەوشتە بێ هەندێک موادی ئیزافی هەیە تۆ ئەتوانی بێنی خۆی لە قانونەکە شاڵێ موادی وەسیط ئەتوانی بێنی توی ئیعفاتی گومریکی بۆگری ئایا لە هەرێمی کوردستان موادی خامان هەیە بۆ سوود وەرگرتن لە کارتی پیشەسازیدا بتەکێت کوردستان موادی خامێکی هەیە لێ وڵاتەکان نییە ینی نمونەیەکی بەسیط بۆ شەریکەیەکی ئیتالی هاتبوو کە گەورەترین سەناعەتی مەرمەر لە ئیتالیا کرێ وتی ئەو وڵاتی ئێمە چارێکی ئەم پلێت و ئەم بەردی مەرمەڕانیتیانە بەڵام لای ئێمە ئەتوانم بڵێم ئەو دام و پشگیری وشتە تاکویستا نەبووە ئەجینا کوردستان نەک موادی خام موادی خامی بیناسازی موادی خامی کشتتوکاڵی موادی خامی متەنەوعاتی سناعی هەر هەموو لە کوردستانە هەیە هەر هەمووی زۆر زۆرە بەڵام
وەکو موادی خامی ئینشایی ئێمە وەکو سەنعەلای ئێمە نییە لە سامانە سروشتەکانە. ئێستا کارگەکانی هەرێمی کوردستان ژمارەیان لە پەنجەکانی دەست ڕەت نادەن، بەڵام بەهۆی ئەوەی کە ناتوانن پێداویستی ناوخۆ پڕ بکەنەوە یاخود نرخەکەیان 2 هێندە بۆ 3 هێندەی بەرهەمی هاوردەکراوە، بۆیە بەرهەمی کاشیش لەلایەن وڵاتێکی وەکو ئێرانەوە کۆنتڕۆڵ کراوە. بەرد یاخود زێڕیسپی دەتوانێت لە زۆر بواردا بەکار بهێنرێت. بۆ نمونە کاشی بەشێک لەو بەردانی کوردستان بە تایبەتی بەردی ناوچە سنووریەکان زۆر گونجاوە بۆ پیشەسازی بەرهەمێنانی کاشی، بەڵام بەهۆی نەبوونی کارگەی پێویست و زۆری هاوردەکردنی لە دەرەوە تەواوی کارگەکانی کاشی بە تایبەتی کاشی مەڕمار داخراون. ئێمە لێرە بەڕاستی نەک ئەم بواری کە ئێمە شتیاکەین وەک هەموو بوارەکانی تر کە لە هەرێمی کوردستانە بەکارە ئەتوانم بڵێم زیاتر هاوردەی دەرەوەی هێناومانەتە ناوەوە. ئێمە ئیسفادەیان سوودێکمان لە بەرهەمی ناوخۆ وەرنەگرتووە. ئەتوانڵێن بەداخەوە هەموو بوارە پیشەسازیەکانی تریش بە بوارەکەی ئێمەشەوە زیاتر بەرهەمی دەرەکیە وەک لەوەی بەرهەمی ناوخۆ بێت. ئەتوان بڵێم چەند وڵاتێکە یەک وڵاتی تایبەت نییە، سەرەکی ترینیان وڵاتی ئێرانە کە بە شێوەیەکی گشتی ئەتوان بڵێم زۆرترین هاوردەی لێکرێت و دوای ئەو ئەتوان بڵێ وڵاتانی ئیسپانیامان هەیە، ئیتاڵیامان هەیە، لە دوای ئەو سینمان هەیە، هند هەیە، زۆر وڵاتانی تریش تورکیا هەیە. ئەمانش ئەتوان بڵێم هاوردەی لێکرێت لە دەرەوەی هەرێمی کوردستان. بگومان کاشیش وەک هەر بابەت و کاڵایەکیکە زیاتر بەرهەمی ناوخۆی کەمترە، زیاتر بەرهەمی دەرەوەیە لە وڵاتانی ناوچەکە بۆمان هاوردە دەکرێ و بە تایبەت مەسەلەن ئەگەر نمونێ وەکو شارێکی هەولێر وەرگرین، وڵاتێکی بۆ نمونە وەک ئێران کۆنتڕۆڵی بازاڕی هەولێری کردووە. مەسەلەن ساڵانە ئەگەر بەراوردکەی بە ملیۆنان دۆلار مەسەلەن بە ملیار دۆلار ڕەنگە پارەی ناوخۆ بڕواتە دەرەوە. ئەو وڵاتانەی زۆرترین بەرهەمی کاشی هەناردەی وڵاتان دەکەن: ئیتالیا، ئیسپانیا، هندستان، چین، ئێران، تورکیا. خۆڵ و بەرد و گەرچ چەندین جۆری بەردی ترهان کە نیشتیمانی سەرەکی ئەو بەرهەمە سروشتیانە هەرێمی کوردستانە. ڕەنگە وڵاتێکی وەکو ئیتالیا کە بە یەکێک لە وڵاتە گەورەکانی بەرهەمێنانی کاشیدا دەنێت هێندەی هەرێمی کوردستان بەردی تێدا نەبێت. هۆکاری سوودوەرنەگرتنی پێویست لەو سامانە بەنرخە بۆچی دەگەڕێتەوە؟ بۆچی تا ئێستا وە بەرهێنەرە ناوخۆیەکان وەکو پێویست کاریان لەسەر ئەو سامانە گرنگان نەکردووە؟ خاوەن بەشێک لە کارگە ناوخۆیەکان بەم شێوەیە وەڵام دەدەنەوە. ئێمە لە کوردستان لە پێنجوێن لە منتەقەی قەرەداغ لە منتەقەی ماوەت و گمۆ لە منتەقەی هەڵشۆ لێوەتی منتەقەی حاج عومران ئەو منتەقانە هەمووی بەردی تایە. بەردەکان زیاتر ئەو بەردانەی کە لە ناوچە سنووریەکان هەیە بەردێکی پێوتێ متەحویلە بەردێکی گۆڕاون، زیاتر ئەمە بەردی مەرمەڕن. یعنی ئەو مەرمەڕانە ئەمڕۆ لەبەر ئەوەی منافەسەی دەرەوە، یعنی بە هاوردەکردنی ئەو موادانەی کە لە دەروێت و بە سەری کەمترە، یعنی زیاتر خەڵک ئەو بەکاریان جنا بەردەکانی ئێمەش بەردێکی جوانە و بەردێکی زۆرێک و پێکە و یعنی توانای ئەوە هەیەکە خەڵک بەکاری بێنێ بکرێتە بازاڕ و مقاومەشی زیاترە. بژانەوەیەکی پیشەسازی باشەیە لە کوردستان الحەمدولیلا، یعنی هەر لە دروستکردنی چیمەنتۆ، لە دروستکردنی ئاسن شیش و پێداویستەکان و هەروە لە زۆر جانەی بێتر مەسەن وەکو لێستا گەورەترین کارگەش دانراوە بۆ قوتوت، ینی ئەو چۆن لە شەربەت و BBC ئەوانە کە تعریبەکەی گەورەترین کارگەشێشەیە لێدانراوە ئەتوانێت بەگوێری پێیست بەڵێ پرۆسەسا لە هەولێر کارگەی ئاسن هەیە و چیمەنتۆ لە کار ینی کوردستان الحەمدولیلا خێرەبەرێکی زۆر ئەکرێ ئیهتیمامێکی زۆر بە لایەنی کەرتی پیشەسازی بدرێ بۆ پێشکەوتن. ئەگەر باسی ئەم کارگەی خۆتانمان بۆ بکەمە بەرهەمتان چۆنە، شێوازی کارکردنەکەتان چۆنە، ئایا و ماوەدەخاوی ئێوە بەکاری دێنن لە دەرەوە بۆتان دێت؟
لە ساڵی 2005ەوە ئەو معاملە دامەزراوە. یعنی ئەو مەوادە ناخۆیانەی کە خۆمان بەکاری دێنین وەکو سەمەنتۆ وەکو خۆڵ ئەمە پێی دەرێن لم وەکو چەو ئەوانە هەموو بەرهەمی ناخۆینە ئەمە خۆمان بەرهەمی دێنین. یعنی لە 2005ەوە ئەو معاملە دامەزرایە ڕۆژانە نزیکەی 1000 مەتر ئینتازمانە بە شتایگەر و بیئارتۆن و ڕەسیفی حەدیقەی و ئەوانە هەموو بەرهەمی خۆمانن بە بەردەوامیش کارمان کردو ڕۆژ یەک ڕۆژانەوەستانی لە کارەکەمان. شێوازی کوالێتی بەرهەمەکانتان چۆنن؟ کوالەتی بەرهەمەکانمان وەک کوالەتی بەرهەمەکانی دەرەوەی هیچ فەرقی نییە، ینی دەتانم برێن باشتریشە لەبەرەوەی لە ناو خۆ دروست دەکرێت. یعنی کەسەکە خۆی دەیبینی معاملەکە بە چاوی خۆی دەیبینی مەوادەکە لە ناو خۆیە، یعنی ئەمە بە خۆمان مەوادەکە باش نەبی وەری ناگرین. ئەو مەوادانێک کە ئەمە دەیکردن هەموو کوالەتیان زۆر باشە کە زەی گەورەی پێدەرێت ئەوە هەموو ڕۆژانە ئەو هەموو ینی هەولێر بە تایبەتی دەورا پشتی ڕەنگە مەترکان کەش هەموو سوود لەو سەرچاوە خۆڵی دەبینن کە لە ناو هەرێمی کوردستاندا هەیە. یعنی وەکو زێر وایە بەڕاستی. جۆرە بەرهەمێکی تری بیناسازی هەن بە تایبەتی کاشی دەگوترێت ئەمە زۆر قورسە لە ناو خۆدا دروست ناکرێت، ئەمە چۆنە تۆک و خاوەن و بەڕێوەرێکی کارگەیەک چی دەڵی سەبارەت بەم بەرهەمانە؟ ئایا ناتوانرێت کاشی لە هەرێمی کوردستانە دروستکرێ؟ چۆن ناتوانرێ براکەم؟ ئەتوانرێ. یعنی ئەو مەبەستە سیرامیکە طبعا سیرامیک لە تورکیای دێ، لە ئێران دێ، لە سین دێ، نازانم لە هەموو وڵات لە ئەسپانیای دێ، لە ئیتالیای دێ، ئەوانە ئەو پارانەی کە لە ناوە خۆی هەمووی دەڕوا لە بۆ دەرێ. طبعا ئەوە زەرەرێکی گەورە لە ئابووری هەرێمی کوردستان دەدا. ئێستا کاتی ئەوە هاتووە بە تەواوی ژینگەیەکی لەبار بۆ کەرتی پیشەسازی بێتە ئاراوە. حکومەت لە دوو لایەنەوە سوودمەند دەبێت. یەکەم ڕێگری دەکات لە چوونە دەرەوەی پارەی قورس بۆ دەرەوە و دووەم زیادکردنی داهات لە ڕێی وەرگرتنی باجەوە لە خاوەن کارگە ناوخۆییەکان. تا کوێستا نەتوانراوە بە شێوەیەکی زۆر پرۆفیشناڵانە و ئەکادیمیانە سوود لەم کەرەستە خاوە وەربگیرێ. ئەمە پێویستی بەوە هەیە کە لەلایەن حکوومەت هەروەها لەلایەن دەستگاکانی ترەوە پلانێکی زۆر تۆکمە و ئەکادیمیانی بۆ دابڕێژێ تاکو ئەو سوودیانەی کە ئێستش لە بواری بەرد و خاک و خۆڵ لە هەرێمی کوردستان هەیە لە تەقلیدیەکەوە بەرەو پێشکەوتن هەنگاو بنێ. چونکە ئەوەی کە باسمان کە هەرێمی کوردستان دەوڵەمەندە بە جۆرەها بەرد، هەر لە بەردی مەڕمەر تاکۆ کاتە پۆرسەلین و گرانێت و هەروە چەندین جۆری بەردی دیکە کە ئێستا لەسەر ئاستی جیهان لە بواری پیشەسازی کەرەستی بیناسازیە سوودیان لێوەرەگیرێ. لە ڕاستیە خەسڵەتێکی تری بەردەکانی کوردستان وامان لێ ئەکا سەرنجڕاکێش بێ بۆ پیشەسازی لە بواری کەرەستی بیناسازیە کە ئەوەیە ئەو ستانداردە جیهانی کە بۆ بەرگرتنی بەردەکان لە بەرامبەر پستانێکی زۆرا هەیە بەردەکانی هەرێمی کوردستان زیاتر لەو ستانداردەش توانا و قوتیان هەیە. و یەکێک لە خەسڵەتەکانی تری ئەوەیە بەردی هەرێمی کوردستان بۆ پێی تەمەنێکی دوورودرێژێک کە ملیۆنان ساڵە ئەتوانێت بەرگەی هەزاران ساڵ بگرێ بۆ مانەوە. و لە لایەکی دیکە و خەسڵەتێکی دیکە هەیە کە بەردەکانی هەرێمی کوردستان توانای وەرگرتن یاخود مژین و هەڵمژینی ئاویان کەمە. هەموو ئەمانەوەمان لێ ئەکات کە لایەنێکی ئابووری زۆر گرنگ بن بۆ کەرەستە خاوەکە لە بواری تاوێر و بەرد و خاک و خۆڵ لە هەرێمی کوردستانە کە ئەتوانرێت سوودی زۆر باشی لێوەربگرێت لە مەسەلەی کەرەستی بیناسازیە کاکاتە چیمەنتۆ، کاشی یاخود بە شێوەی بەردخۆی یاخود لە بواری زینا یاخود دەتوانێت کانزاکانیشی لێ جا بکرێتەوە لە کانزای زۆر گرانبەها و دەگمەن کە هەموو ئەمانە دەرفەتێکی زۆر باشە بن بۆ ڕەخساندنی هەلی کار. هەروەها ئەبێتە سەرچاوێکی داهات بۆ حکوومەت لە ڕێی سەپاندنی باج یاخود ڕسومات بەسەر ئەو کۆمپانیا و کەسانی لەو بارە ئیشەکەن، هەروەها بەدەیان هەلی وەبەرهێنایش لەو بارە ئەڕەخسێن. ئێستا وەزارەتی بازرگانی و پیشەسازی ئامادەکاری خۆی کردووە لە ڕێگای ئامادەکردنی نۆ پرۆژەوە راپۆرتی خۆی داوەتە ئەنجومەنی وەزیران و کێشە و ئاستەنگ و پێشکەوتنی ئەو کەرتەی بە تەواوی ڕوون کردوێتەوە. ئامانجێتی پەرەبێدانی زیاتر بە کەرتی پیشەسازی بدات و دامەزراندنی کارگە ناوخۆیەکان لە هەرێمی کوردستاندا زیاد بکەن. ئەم یاسانە ساهمی ئامادەکراون وەبزان ئەمڕۆ بۆ بەیانیەکە ئەنجومەنی وەزیران کە ئەمە ئەتوانم بڵێم دامێکی گەورە بێ بۆ پیشەسازی و پێشنیاریش کراوە کە ئەو ئاستەنگانە چین لە بەردەمی پیشەسازیە و پێشنیاربان چییە بەلابردنەکانیان ئەوانەشمان هەمووی ئامادە کردو و چەند جار گفتوگۆی لەسەرکرا و گەیشتە شوێنی خۆی ئەمەلی وین ئینشەڵڵا لە داهاتوویەکی نزیکە کاری پێ بکرێ و ئەتر واز لە تاک سەرچاوایی داهات بێنین بیر لە فرەت سەرچاوایی بکەین کە بوونەی تەحتی وەکو ئەو وڵاتانی کە لە دنیای بینی کە ئزدیهاریان بە سناع و زراعە و کشت و کاڵ و سیاحە و ئەو شتانەوەیە.
ژمارەی کارگەکان چەندن لە هەرێمی کوردستانەوە سەدا چەندیان کاردەکە و ئایا سەرمایەکەیان چەندە؟ وڵی لە حدودی 4,000 کارگە لە کوردستانە ئیجازیت پێدراوە ئەتوانم بڵم لە 160 لەو کارگانە ئیشەکەن لە هەموو مەجالەکانە تاقن هەمووشی بە کۆدی عالەمی ئیشەکەن و بە متابع ئەو ستاندراتی ئیشەکەن بە کواڵەتی ئیشەکەن چونکە مختبەرێکی تۆرمان هەیە وەکو وەزارەتی سنعە کە وەش تەسیریی هەیە لەسەری کە متابعیانەکەنەوە چەند سەمپڵەکانە لێنن و ڕێسمانیشی ئەتوانم بڵێم لە ملیار دۆلارایە ئەو معاملانە کە معاملەکانی لا ئێمە بچووک و مامناوەندین معاملە گەورەکانی کە لە وەرهێنانن لە حدودی 50-60 معاملن ئەتوانم بڵێم بە ملیارات دۆلارنەوەنیش کە ئەویش لەگەڵ ئێمە لازم و مەلزومن نایوکو حیمایەکردن وەکو ئیشرافکردن وەکو دامەزراندن هەر لە وەزارەتی سنعە ئەنجامەدرێت. لە هەرێمی کوردستان 4,000 کارگەی ناوخۆیی هەیە سەرمایەکانیان 1 تریلیۆن دینارە 1247 کارگەی بیناسازی هەن سەرجەم کارگە ناوخۆیەکان لە هەرێمی کوردستاندا 25,000 هەلیکاریان دەستەبەر کردووە. گەچ مادەیەکی سروشتیە لە تاوێری بەرد و شاخ و دۆڵەکان بەرهەم دەهێنرێت بە چەند قۆناغ تێپەڕ دەبێت تا دەکرێت بە مادەیەکی ئامادەکراو لە ساڵانی ڕابردوو گەچ کەرەستەیەکی سەرەکی بوو لە بیناسازی و دروستکردنی کۆشکدا لە ئێستادا بۆ سپیکردنەوەی دیوار لە بیناسازیدا بەکار دەهێنرێت. بەرد یاخود زێڕی سپی لە زۆر بواردا یاخود بەرهەم سوودی لێوەردەگیرێ لەوانە کەرەستەکانی بیناسازی، بەرهەمەکانی ئارایشت، بەرهەمهێنانی کاغەز، ئالیکی پەلەوەر، پێداویستی پزیشکی، دیکۆرات و پەیکەرسازی. ئێستا کاتی ئەوە هاتووە حکومەت بە تەواوی پێش بەم زێڕەسپیا ببەستێ کە قازانجێکی هەمیشەی دەبێت بۆ بژانەوە و ژێرخانی ئابووری وڵات لە هەرێمێکی بەکاربەرەوە بۆ هەرێمێکی بەرهەمهێن هەنگاو بنێت. سوود و گرنگی سامانی ئەو کەرەستە خاوانە کۆتاییان نایە بەڵام پێویستی بە ڕێخستنەوەیەکی تەواوەتی و پلانێکی گشتگیر هەیە بۆ ئەوەی کەرتی پیشەسازی هەنگاوی گەورە بنێت و ئەم کەرتە زیاتر بەرەو پێش بچێت. پێویستە لە ئامادەکردنی عەلەفی پەلەوەرەکانە بەکارهێنرێ لە پاکردنەوەی شەکر لە معمەلەکانی شەکر بەکاردەهێنرێت لە دروستکردنی وەرەقەیە بەکارهێنرێت و هەتا ئێسەوای لیا تۆ توانی تۆ پلەیتی لەوحی لەم بەردانە دروست دەکرێت چۆن ئێمە پلەیتمانێ لە ئاسن دروست دەکرێت تۆمانە ئەتا توانی لە دروستکردنی عامودا بەکاری بێنی ینی لە زۆربەی پیشەسازیەکانە ئەم بەردانە بەکارێنرێت جگەلەوەی خۆ دەزانی زۆرترینی کانزاکان لەم بەردانەوە دەرەهێنرێت مەسەرن کانزای ئاسنە کرۆمە نیکۆڵە بارایتە زینکە خارسینە ئەنتیمۆنە ینی زۆرترینی ئەو بەردانە کە بەکارهێنرێ لەم لە پیشەسازیە یا بڵین لە کانزاکانە لەم بەردانە دەرەهێنرێت ئاڵماسە کوارتزە بۆ نمونە مەسەن من باسی بەردێکی کاکەم لە بەردە گۆڕاوەکان مەسەن بەردی مەڕمەڕە بابن بە زاراوە گشتەکان بەکارێنم زاراوی جۆلۆجی زۆر بەکارێنم چکە بۆ ئەم بەرنامەی خەڵکی کە زۆر لی تێ بکات بەردی مەڕمەڕ یا خۆمار بڵەکە ئێمە چەندین ناوچەمان هەیە لە کوردستانە کە دەوڵەمەنە بە مەڕبەڕی مەسەن گمۆت هەیە لە منطقەی ماوەتە کوالەتی ئەم مەڕمەڕی کە لەوێ هەیە بەقەدر مەڕمەڕی ئیتالی کوالەتێکی باشی هەیە جاران هەبووە بۆ ئێستا سەرکوت کراوە. ئەمە تەنها یەکێک بوو لە پایەکانی پیشەسازی کە دەتوانرێت لە دەیان جۆری پیشەسازیدا بخرێتە گەڕ و هەزاران هەلیکار دەستەبەر بکات و ڕێگری لە چوونە دەرەوەی دەیان ملیۆن دۆلاری ساڵانە بکات. هەرێمی کوردستان ببێتە هەرێمێکی پیشەسازی هەناردەکار لەسەر ئاستی ناوخۆ و ناوچەکە. بەخۆڕایی لە دەستی بەرمەدەن ئەم خاکە شیرینە کە تۆزی وەک جەواهیر و سوورمە و نووری بەسەرتانە. نزیکەی سەدەیەک پێشەستا ئەحمەد موختار جاف لە هۆنراوەکانیدا باز لە گرنگی و بەپیتی سامانی ئەم هەرێمە دەکا. بەڵێ ئێستا ئەم خاکە شیرینە بۆتە باشترین بازار بۆ ساڕکردنەوەی بەرهەمی هاوردە. ساڵانە بە بڕی 3 ملیار و نیو دۆلار کەرەستەی بیناسازی هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت. بەم بڕا دەتوانرێت لە هەرێمی کوردستاندا ساڵانە 7 کارگەی مۆدێرن و پێشکەوتوو لە بواری پیشەسازیدا دابمەزرێنێ. داتا و توێژینەوەکان ئەوەمان پێدەڵێن هەرێمی کوردستان پێویستە دەستبەرداری تاکسەرچاوەیی ببێت، گرنگی بە سێکتەرەکانی تر بدات
بۆ ئەوەی سوود لە تەواوی ئەو کەرەستە و خامانە ببینێت کە لە هەرێمی کوردستاندا بوونی هەیە. شارەزایان ئاماژە بەوە دەکەن کە هەرێمی کوردستان دەوڵەمەندە بەم سامانە بۆیە دەتوانرێت لە بواری پیشەسازیدا زۆر سوودی لێ ببینێت.